پێم بڵێن هەردوو ئەکتەر خواکین فینیکس و کیلیان مۆرفی خەڵکی چ وڵاتێکن؟ وەڵامەکەت ئەمریکا بوو؟ نەخێر هەڵەیە. لەگەڵمانە بن بۆ بەش یەکەمی بەناوبانگترین ئەکتەرەکانی هۆلیوود کە پێت وایە خەڵکی ئەمریکان، بەڵام نەخێر بگرە زۆریش دوورن. من میر عومەرم، ئەمە کورتە کراکێتە لەگەڵمانە بن. یەکەم ئەکتەر جین کلۆد ڤاندام لە دایکبووی ساڵی 1960 لە شاری بروسل لە وڵاتی بەلجیکا، یەکمانێکە لە بەناوبانگترین ئەکتەرەکانی ئاکشن لە دیارترین فیلمەکانی بلاد سپۆرت، هات تارگێت، کیک بۆکسەر. جۆن کلۆد ڤاندام بەلجیکیە. دووەم ئەکتەر خواکین فینیکس لە دایکبووی ساڵی 1974 لە شاری سان خوان لە وڵاتی پۆرتۆریکۆ لە دیارترین بەرهەمەکانی ناپلیۆن، جۆکەر، هێر. خواکین فینیکس خەڵکی پۆرتۆریکۆیە. سێم کیلیان مۆرفی لە دایکبووی ساڵی 1976 لە شاری کۆرک لە وڵاتی ئێرلندا لە دیارترین بەرهەمەکانی فیلمی ئۆپنهایمەر، زنجیرە درامای پیکی بلایندەر و فیلمی ئەنسپشن. و بەڵێ کیلیان مۆرفی ئێرلندیە. ئەکتەری چوارەم ماد میکلسن لە دایکبووی ساڵی 1965 لە شاری کۆپنهاگن لە وڵاتی دانیمارک لە دیارترین بەرهەمەکانی The Hunt، Rider of Justice، هانیبال. ئەکتەری پێنجەم و کۆتایی دانیێل دەی لویس لە دایکبووی ساڵی 1957 لە شاری لندن لە وڵاتی ئینگلتەرا لە دیارترین بەرهەمەکانی گانگ ئۆف نیویۆرک، لینکۆڵن، There Will Be Blood. اینجا پێمان بڵێ کام ئەکتەر بەلاتەوە سیر بوو کە خەڵکی ئەمریکانی. ئەمە بەشی یەکەمە، چاوەڕوانی بەشی دووەم کەن. بەڵام بیرتان نەچێ لایکم بڕگەیەکەم و بەردەوام بوونی لە هاوڕێکانتان شێریکەن و من میر عومەرم، ئەمە کورتە کلاکێت بوو. سەلام عەلیکوم.